بلیمەترین پیاو لە بیرکاریدا. سرینیڤاسا ڕامانوجان یەکێک بووە لە باشترین بیرکاری زانەکانی جیهان. وێڕایەوەی لە ژیانێکی پڕ لە هەژاریدا ژیە، بەڵام بۆی لێهاتووی و زیرەکیەکەیەوە توانیوێتی ڕوبەڕووی هەموو کۆسپەکان ببێتەوە و سەرکەوتوو ببێت. ڕامانوجان لە 22 کانونی یەکەمی ساڵی 1887 لە هیندستان لەدایک بوو. هەر لە تەمەنی منداڵیەوە تووشی نەخۆشی ئاوڵە دەبێت، بەڵام دەتوانێت کە بەسەر نەخۆشیەکەدا زاڵ بێت. بازەوە دەکرێت کە ڕامانوجان ئارەزوی قوتابخانەی نەدەکرد، بەڵام دواتر دەبێتە یەکێک لە زیرەکترین قوتابیەکان لەوانەی بیرکاریدا. بەڵام لەوانەکانی تردا لاواز بوو. خۆشەویستی ڕامانوجان بۆ بیرکاری لەو کاتەوە دەست پێ دەکات کە لە تەمەنی 15 ساڵیدا چاوی بە پەرتووکێک دەکەوێت بە ناوی پوختەی ئەنجامە سەرەتایەکانی بیرکاری و ڕاڤەکردنیان کە لەلایەن زانە و مامۆستای بواری بیرکاری جۆرج شوبریجگار نووسراوە. ئەو پەرتووکەش کورتکراوەی هەندێک لە ئەنجامە بیرکاریەکان بوو. هەزاران بیردۆزی تێدا شیکار کرابوو. خۆشەویستی ڕامانوجان بۆ بیرکاری زۆر زیاتر قوڵ دەبێتەوە. بە جۆرێک هەموو بابەتەکانی ناو پەرتووکەکە یەک لە دوای یەک دەخوێنێتەوە و تاوتوێیان دەکا و دووبارە شیکاریان دەکاتەوە. بەو شێوەیە شارەزاییەکی زۆر زیاتری لە بیرکاریدا دەست دەکەوێت. لە دوای تەواوکردنی خوێندن ڕامانوجان 3 جار دەرفەتی وەرگرتنی لە کۆلێژە جیاوازەکان بۆ دروست دەبێت، بەڵام هەر 3 جارەکە لە تاقیکردنەوەکاندا شکست دەهێنێت. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو لە هیچ بوارێکدا زیرەک نەبوو، تەنها لە بیرکاریدا نەبێت. بۆیە ناچار بوو کەواز لە خوێندن بهێنێ و لە بواری بیرکاریدا بە دوای داهاتوویدا بگەڕێت. وێڕایەوەی کەسێکی هێژار بوو، بەڵام لە خوێندن و داهێنانەکانی لە بواری بیرکاریدا ناوەستێت. لە ماوەیەکی کەمدا توانی لە دەفتەرێکی بچووکدا چەندین زانیاری سەرنجڕاکێش لە بواری بیرکاریدا بخاتە ڕوو، تا ئەو کاتەی لە ساڵی 1910 بەخت دیاوەری دەبێ و چاوی بەڕانا شادوورا سکرتێری کۆمەڵی بیرکاری لە هیندستان دەکەوێت. کاتێک ڕامانوجان خۆی پێدەناسێنێ و شیکردنەوەکانی نیشان دەدات، سەرەتا گومانی لێی هەبوو، بەڵام دواتر متمانەی پێدەکا و پشتگیری جارایی دەکا و کاری بۆ دەدۆزێتەوە. پاشان یارمەتی دەدات لەوەی کە توێژینەوەیەکی 17 لاپەڕەیی دەربارەی ژمارەی برۆنلی بنووسێ و لە ڕۆژنامەیەکدا بڵاوی بکاتەوە. دواتر ئامۆژگاری دەکات بەوەی نامە بۆ سەرۆک و زاناکانی زانکۆی کامبریجی بەریتانیا بنووسێت. هەموو ئەو زانیاری و داهێنان و شیکردنەوانەشی لە بواری بیرکاریدا هەیبوو بۆیان بنێرێت. بەو شێوەیە دەتوانێت کە پەیوەندی لەگەڵ GH هاردی کە مامۆستا و بەناوبانگترین زانای بواری بیرکاری ئەو کاتە بوو دروست بکات. کاتێک هاردی چاوی بە بەڵگەنامە و شیکاریەکانی دەکەوێت، زۆر پێی سەرسام دەبێ و داوای لێ دەکات کە سەردانی بکە بۆ ئینگلتەرا. بەو شێوەیە قۆناغێکی نوێ لە ژیانیدا دەست پێ دەکات. ئەویش بریتی بوو لە کارکردن لەگەڵ زانایەکی گەورەی بیرکاری. بۆ ماوەی 5 ساڵ ئەو دوو زانایە بە بەردەوامی کار دەکەن و چەندین داهێنان و شیکردنەوە و ڕاوی ژمارەکان دەکەن. وێڕای ئەوەی کە ڕامانوجان زۆربەی زۆری سەلماندنەکانی نەدەنووسینەوە و تەنها لە مێشکی خۆیدا شرۆڤەی دەکردن و ئەنجامی کۆتایی دەدا. هاردی یارمەتی دەدا کە توێژینەوەیەک لە ڕۆژنامە ئەوروپیەکاندا بڵاو بکاتەوە. وێڕای هەموو سەرکەوتنەکانی و گەیشتن بە خەونەکەی کە لە بواری بیرکاریدا کار بکات، بەڵام ڕامانوجان ئارەزووی ژیانی نەدەکرد لە بەریتانیا، ئارەزی کەشوهەوا و خواردنەکانی نەدەکرد. لەگەڵەوەشدا نەخۆشی تەنگی پێ هەڵچنی بوو. بەو شێوەیە لە ساڵی 1990 دەگەڕێتەوە بەرەو هیندستان. لە ساڵی 1920 لە تەمەنی 33 ساڵیدا بەهۆی نەخۆشی سیلەوە کۆچی دوایی دەکات، بەڵام ناوی هەمیشە بە یەکێک لە زاناکانی بواری بیرکاری دەمێنێتەوە. هەموو نووسرا و شیکاریەکانیشی چاپ دەکرێن و دەکرێنە پەرتووک. ڕامانوجان تەنیا لە ماوەی 33 ساڵدا توانی ئەو هەموو پێشکەوتن و داهێنانە بە بیرکاری ببەخشێت. ئەو بە 33 ساڵ تەمەن توانی ئەوە بسەلمێنێت کە تەمەن تەنها ژمارەیە و دەتوانیت لە کاتی زۆر چاوەڕوان نەکراودا ئەنجامی گەورە بدەیت بەدەستەوە.